سەرجەم ئەو پۆستانی کورد لە ماوەی 14 ساڵی ڕابردوودا بەدەستی هێناون بۆهۆی ئەنجامدانی ڕیفراندۆمەوە لە بەردەم مەترسی لە دەستداندان بە جۆرێک کوتلەکانی پەرلەمانی عێراق لە بۆسە و پلانگیریدان دژی دەستکەوتەکانی کورد لە بەغدا. هەرێمی کوردستان خاوەنی 150 پۆستی باڵای مەدەنی و سەربازیە لە عێراق جگە لە پۆستی سەرۆکۆماری عێراق کە باڵاترین پۆستی سیادی کوردە لە عێراق. بە گوێرەی زانیاریەکانی پەیام لیستی دەوڵەتی یاسا لە جوڵەی بەردەوامدان بۆ ئەوەی بە زۆرینەی پەرلەمانی سەرجەم کارتەکانیان بەرامبەر کورد تاقی بکەنەوە بەشێک پێش ڕیفراندۆم و بەشەکەی دیکەش دەخرێتە دوای ئەنجامدانی ڕیفراندۆم. هەر بە گوێرەی زانیاریەکان لیستی دەوڵەتی یاسا واژویان کۆ کردووەتەوە بۆ لادانی هەریەکە لە دکتۆر فواد مەعسووم سەرۆکۆماری عێراق و دکتۆر نەجبەدین کەریم پارێزگاری کەرکووک. زانا ڕۆستایی پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی عێراق سەرجەم جموجوڵەکانی ناو پەرلەمانی عێراقی بۆ پەیام پشڕاست کردە و ڕایگەیاند پەرلەمانتارانی دەوڵەتی یاسا واژویان کۆ کردووەتەوە بۆ لادانی سەرۆکۆماری عێراق بەڵام تا ئەو کاتی ڕیفراندۆم دەکرێت ئەم کارتە ڕاناکێشێت. زانا ڕۆستایی ئامانگاوی پەرلەمانتارانی دەوڵەتی یاسا بە بێهودە ناو دەبات چونکە بڕوای وایە ڕێکارەکانی سەدنەوەی متمانە لە دکتۆر فواد مەعسووم و نەجبەدین کەریم قورسە بە تەنها کۆکردنەوەی واژووی پەرلەمانتاران نابێت. بە گوێرەی دەستوری عێراق لە بەندی 61 خاڵی شەشەم لە قیبا پەرلەمانی عێراق کاتێک دەتوانێت بە زۆرینەی ڕەهای پەرلەمان سەرۆککۆمار لە کار لابدات کە سوێندی دەستوریشکان دەبێت یان دەستوری عێراق پێشێل بکات یاخود خیانەتی گەورە لە وڵات بکات. ئەوەش دەبێت لەلایەن دادگای فیدراڵیەوە ئەو تۆمەتانە بچەسپێنرێن و پاشان پەرلەمان دەتوانێت ڕێکارەکە ئەنجام بدات. هاوکات ڕێکاری لێچەندنەوەی متمانە لە پارێزگاری کەرکووکیش بە هەمان شێوە تەنها بە واژوو ناکرێت بەڵکو پێویستی بەوە هەیە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی عێراق داوا لە سەرۆکاتی پەرلەمانی عێراق بکات بۆ لادانی پارێزگای کەرکووک و پاشان پرۆسەکە ئەنجام دەدرێت. زانە ڕۆستایی کە هاوکات ئەندامی لیژنە یاسایی پەرلەمانی عێراقیشە زانیاری ئەوەی بۆ پەیام ئاشکرا کرد تا ئێستا فراکسیۆنی دەوڵەتی یاسا هیچ کەم لە ڕێکارانیان بەدەست نەکەوتووە بۆیە ئەستەمە بتوانن ئەم ڕێکارانە بگرنە بەر دژی ئەو دوو بەرپرسەی کورد بە تایبەتی پۆستی سەرۆکۆماری عێراق. وبدأنا نعمل محاولين تحشيد الجهات الدولية لمساعدتنا وكذلك العمل من أجل